سلااوان لێبێ دیارە شەوی ڕابردوو بڵاوبوونەوەی بابەتێک لە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان دەنگدانەوەیکی زۆری بەدوای خۆی داهێنا گوایەکە مامۆستایەک لە خوێندنگەیەکی شاری کەرکوک نامەی نەشاوی بۆ کچە خوێندکارێک نردووە. دوایان بابەتە خوێندنی کوردی لە کەرکوک ڕوونکردنەوەیشی بڵاو کردەوە لە ڕوونکردنەوەکەدا هاتووە گوایە کە مامۆستایەک نامەی نەشاوی بۆ کچە خوێندکارێک نردووە لەسەرم بابەتە ڕاوێژ لەگەڵ لێپرسراوی یەکەی سەرپەرشتیاری ئامادەیەکان کراوە بڕیاردراوە لیژنەیەک پێک بێنێت دیارا و لیژنەیە ئەمڕۆ سەردانی قوتابخانەکە دەکات بەڵام بەهۆیەوەی کە دەوامی و خوێندنگەی نیوەڕوان بووە چاوەڕوان دەکرێت کە لە دوانیوەڕۆ سەردانی قوتابخانەکە بکات بۆ ئەوەی وتەی هەردوو لە وەربگرێت و لێکۆڵینەوەکانیان دەست پێ بکەن. هەر لە ڕوونکردنەوەکەدا ئەوە هاتووە ئەگەر لە حاڵەتێکدا بۆ نام بابەتە ئەسلی ڕوودانی هەبوێت ئەوە ڕێکارە یاسایەکان بەرامبەر ئەو کەسا دەگرترێتە بەڵام وەکو باسم کرد جارێک چاوەڕوانی و لیژنەیە دەکرێت بێ سەردانی قوتابخانەکە بکات و وتا لە هەردوو لا وەربگرێت بە پێ و زانیاریانی کە لە لای منە لە سەرچاوەیەکی نزیک لەو مامۆستایەوە دەستم کەوتووە. ینی باستەوە دەکرێت گوایە ئەوە کاونتە هاک کراوە نەک تەنها بۆ خوێندکارە بەڵکو نامە بۆ چەند کەسێکی تریش نێردراوە بە هەمان شێوە و زانیاری ئەوەشم هەیە ینی کە بەڵێن ئەم خوێندکاری و مامۆستایانی واتە ئەو مامۆستایی کە ئەم بابەتی لەسەر دەوترێت وانە بۆ کچە خوێندکارە ناوترێتەوە بۆ یە زانیاریەکان تاکو ئێستاکە بەم جۆرن چاوەڕوانی و لیژنەیە دەکرێت تاوەکو سەردانی خوێندنگەکە بکات و لێکۆڵنەوە لەبارەی ئەم ڕووداوە دەست پێ بکات و هەر دوێنێ شەو مامۆستایە ئەوەی ڕاگەیاند کە ئەو سکاڵا لەسەر سەرجەمە و پەیج و سایتە هەواڵیانە دەکات کە ئەم بابەتیان لەسەری بە زۆرێک لە زۆرەکان بڵاو کردوێتەوە. دەستخۆشی سپمڕاست بۆ زانیاریەکانت.